دوا بەدوای کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆری جۆنسن کە میوانداری کۆبوونەوە لوتکەیەکەی کۆمەڵەی حەوت دەکات، سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕاگەیاندراوێکی گرنگی بڵاو کردەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 9 ملیار ڤاکسینی کۆڤید-19 لە فایزەر کڕیوە بۆ ئەوەی بیبەخشێت بە نزیکەی 100 وڵات کە زۆر پێویستیان بە بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە هەیە. تا کۆتایی ساڵی 2021 200 ملیۆن ڤاکسینی ڤایزەر ڕادەست دەکرێت و 300 ملیۆنەکەی دیکەش تا مانگی 6 ساڵی داهاتوو. ئەمە بێجگە لەو 80 ملیۆنەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵێنی دابوو تا کۆتایی ئەم مانگە ڕادەستیان بکات. بەخشینی ڤاکسینەکانمان ناچێتە چوارچەوەی فشارەوە لە پێناو دەستکەوت یان ئەگەری لە بەردانەواندن. ئێمە ئەمە دەکەین لە پێناو ڕزگارکردنی گیانی خەڵک و کۆتایی هێنان بەم پەتایە. هەر لە ڕێی ڕاگەیاندنی بەخشینی ڤاکسینەکەەوە لەسەر وەختی کۆبوونەوە لوتکەیەکەی گروپی وڵاتە پیشەسازیەکەەوە کە کۆبوونەوەی وڵاتانی پێشەنگی وڵاتانی پیشەسازیە لە جیهاندا، بایدن هانی وڵاتە دەوڵەمەندەکان دەدات کە هەنگاوەکانی ئەو هەڵگرن، وەک چۆن ئەو تومەتان ڕەت دەکاتەوە کە ویلایەتە یەکگرتووەکان ڤاکسینەکان گل دەداتەوە بۆ خۆی. ئەو دەیەوێت ئاماژە بدات بەوەی کە ئەمریکا زۆر بەرچاوتەنگ نییە و تەنها سەنگی نەخستۆتە سەر ناوخۆ. لەو باوەڕدام کەەوە سەرچاوی ئەو دڵەڕاوکەی گەورەیە بوو نەک تەنها لە سەردەمی ترامپدا، بەڵکو زۆر بەڕاشکاوی لەسەر وەختی پەتاکە کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر بەسادەیی بۆ ماوەیەکی زۆر ڤاکسینەکەی هاوبەشی پێ نەکرد. لەبەرەوە لەو باوەڕدام لەسەر ئاستی جیهانی دووچاری فشار بووە بۆ ئەوەی ئەمە بکات و ڕۆڵی ڕێبەرایەتیەکە بگێڕێت. دوا بەدوای چەند کاژمێرێک لە ڕاگەیاندراوەکەی بایدن، جۆنسن وتی بەریتانیا دەوروبەری 100 ملیۆن بەشە ڤاکسینی زیادەی ڤاکسینەکە دەبەخشێت. وا چاوەڕوان دەکرێت کۆمەڵەی حوڵاتەکەش ڕەزامەندی خۆیان نیشان بدەن بۆ بەخشینی 1 ملیار بەشە ڤاکسین لە کۆبوونەوە لوتکەیەکەدا کەوا بڕیارە ئەمڕۆ هەینی ساز بکرێت. کۆمپانیای فایزەر ڤاکسینی mRNA دروست دەکات کە پێک نەهاتووە لە بەکارهێنانی شێوە گەلە لاوازەکانی ڤایرۆسەکە، بەڵکو پێکهاتووە لە کۆدە کرۆمۆسۆمیەکانی ڤایرۆسەکە. تا ئێستا داتاکان ئەو نیشان دەدەن کە هیچ کام لەم شێوازە جیاوازانە نەیانتوانیوە خۆیان لە بەرامبەر ئەو ڤاکسینانی ئێمەدا ڕاگرن. لە کاتێکدا چالاکوانان پێشوازی لەم هەنگاوەی بایدن دەکەن، خوازیارن وڵاتانی دەوڵەمەندیش هاوکاری زیاترکەن بۆ دامینکردنی ڤاکسین بۆ جیهان، بە تایبەتی وڵاتانەی کە بەشە ڤاکسینی زیاتریان هەیە لە ڕادەی پێویستی خۆیان. لە کاتێکدا ئەو بەشە ڤاکسینانە ئەو ڕۆکە لە بەردەستدانە بە دڵنیاییەوە ئەو وڵاتانە پابەندن بە خێرایی بەرنامەی دابینکردنی ڤاکسینەکە بۆ هاوڵاتیانی خۆیان گرێبەستی کڕینیان هەیە بۆ زیاتر لەوەی کە پێویستیانە. ئەوان پێویستیان بە ڕێکەوتن هەیە لەوبارەیە بۆ ڕەوانەکردنی ئەو زیادەیە بۆ ئەو وڵاتانی کە پێویستیان پێێتی. ئەمە ئەو شتە هەرە گرنگەیە کە پێویستە وڵاتانی کۆمەڵەی حەوت لەسەری ڕێکەوت. ڕادەستکردنی بەشە ڤاکسینەکە لە ڕێی کۆڤاکسەوە ئەنجام دەدرێت کە شێوازی کارینەتەوە یەکگرتووەکانە بۆ دابەشکردنی ڤاکسینەکان لە ڕێی باجی ئەمریکیەکانەوە کە 3 ملیار دلار و نیوە و 2 ملیار دلار لەو بڕە دابین دەکرێت بۆ دابینکردنی ڤاکسینەکە کە بەڵێنیان دابوو بە کۆڤاکس.